میوانەکەیە بەڕێز شاخەوان عەبدوڵڵا جێگیرێ دووەمێ سەرۆکی پەرلەمانتووە عێراق لە هەولێرێت گەلمەیە کاک شاخەوان ئەو کاتت باش بەخێر بێ بۆ کوردستان 24 جارێکی تر ئەگەر سەرەتا بە پرسیارێکی شخصی دەست پێ بکەین ساڵی 2022 بۆ بەڕێزتان چۆن بۆ چه هیوایەکتان هەیە بۆ 23 زۆر سپاس ڕێز و خۆشەویستیم بۆ بینەنارتان و هیوادارم ساڵی نوێی 23 ئەو ساڵە پیرۆز دەکەم لە کەسوکاری سەربەرزی شەهیدان پێشمەرگە قارەمانەکان تەواوی خەڵکی کوردستان و هیوادارم ساڵی کۆتایی هاتنی داگیرکاری وستەم بێ لە گەلەکەمان و حەقیقەت بەنسبەت منەوەکو شەخصی پێم وایە تا ئەو کاتەی دۆخی کەرکووک و ناوچەکانی دەروی هەرێمی کوردستان ئاسایی نەبێتەوە بۆ من ڕاستە کۆمەڵێک ڕۆژی خۆش و ناخۆشی شخصی هەبووە بەڵام تا ئەو کاتەی کە خەڵکەکەم و گەلەکەم لەو ناوچانە ئاسوودە نەبن و ئازاد نەبن پێم وانییە بتوانم بۆ خۆشم ئاسوودە بم بۆیە ئێمەی سیاسی زیاتر و بە تایبەتی من لە ناوچەیەکم کە خۆشگوزەرانی من لەگەڵ خەڵکەکەمە تا ئەو کاتی خەڵکەم خۆشگوزەران نەبێ دۆخی و ناوچانە ئاسایی نەبێتەوە منیش بە هەمان شێوە لەگەڵ ئەوانم و تاو کاتە ناتوانم بڵێم وڵا ساڵێکی خۆشمان بەڕێ کرد زۆر باشە با لە کەرکووکەوە دەست پێ بکەین کاک شاخەوان لە چوارچەوەی پێکینانی حکوومەتی نوێی عێراق چیتان کردووە بۆ کەرکووک لەبارەی تعریبکردن لەبارەی گەڕانەوەی زەویە کشت و کاڵیەکان لەبارەی تەفعیلکردنی مادەی 140 لەبارەی پۆستەکانی کوردەکان طبعاً بابەتی کەرکووک و پۆستەکان و زۆر لەو پرسانێتر بەشێکن لە وەرەقەی سیاسی لە ساڵی 2022 لە 9 پەرلەمانی عێراق یەکەم دانیشتنی خۆی کرد پەرلەمانی نوێ خولی پێنجەمی پەرلەمانی عێراق کە ئەوەش تەواوکەری هەڵبژاردنە پێشوەختەکەی ئۆکتۆبەری ساڵی 2021 بوو و لە ئەنجامدا لە دوای ئەو هەڵبژاردنە و پێکێنانی پەرلەمان لە خولی نوێ ئومێدێک دروست بوو کە ئەو بەرەنجامی هەڵبژاردنەکان هێزێکی نوێ لە ساحە دروست بوو کە زۆرینی دەنگەکانی دەستێنە ئەویش تەیاری سیاسی سەدری بوو و تەیاری سەدریش تەواوی پێچەوانەی سیاسەتی ئیتاری ئێستا بوو خەڵک پێی وایە حکوومەتێک دروستە بێ کە تەواو جیاواز بێت لە ئەو حکوومەتانەی کە لە دوای 2023 دروست بوونە تا ئێستا هیوایەک دروست ببوو کە گۆڕانکاری لە کۆی کاری سیاسی عێراقەکرێ ئێمە سەرەتا لە سەر بابەتی کەرکووک و ناوچەکانی تێر لە چوارچێوەی تەحالفی ئینقاذی وەتان و لەو تەحالفەی کە دروستمان کرد بۆ لە نێوان ئێمە و سیادە و سەدرەکان پرسی کەرکووکێکی بوو لەو پرسانەی کە باسمان لێوە کرد و ڕێکەوتنی لەسەرکرا کە چۆن ئاسایی بکرێتەوە بڕیارش درا کە دەستور بنەما بێ بۆ ئاساییکردنەوەی دۆخی ئەو ناوچانە دوجارش لە تەحالفی ئیداری دەولە بابەتی کەرکووک و پرسەکانی تێر جێکرایەوە لەوێ لە هەمووی گرنگتر لەناو پەرلەمانیش دەنگی لەسەردرا لە هەنگاوەکانی ئەم کۆتایی حکوومەتی نوێ بۆی کە وەرەقەی سیاسی کە دەنگی لێ سەردرا جێبەجێ بکات تەفعیلکردنی مادەی 140 بوو و ئێستا بەشێک لە موازنەی بۆ تەخسیسەکرێت لە چوارچێوەی موازنەی 23 بۆ ئەوی کە کارەکانی خۆی دەست پێ بکاتەوە و کارەکانی مادەی لەسەر نوێکردنەوەی شاخەوان لیژنەکە بڕیاری لەسەر تەفعیلکردنی درا سەرۆک و ئەندامانی بۆ هەڵبژێردراوە هەرچەند ئەندامانی بە تەواوەتی دەستنیشان نەکراوە ڕەخنە لەسەر ئەو ناوانە هەیە کە هەڵبژێردراون یاخود دەستنیشان کراون لەبەرەوەی ڕێکەوتنی پێشوەختی لەسەر نەکراوە بۆی کە سەرۆکایەتی لیژنەی مادی 140 بکە هەم لە نوێنەری کورد هەم لە لایەنەکانی تر بۆیە لە قۆناغی ئەوەن کە ئەو نوێنەرانی دەستنیشان نەکراوە بۆ نمونە نوێنەری کورد یەکلایی بکرێتەوە کە کێیە بۆ لیژنەی مادی 140 نوێنەری بەتی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران حکوومەت هێرم نوێنەری دەبێت لە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت دەستنیشان بکرد لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بڕیارەکە ئەوانیشی تێدایە نوێنەری وەزارەتی ناوخۆی تایە نوێنەری وەزارەتی کشت و کاڵی تایە جا لەو هەیئە سابتەی کە هەیە لە لیژنەی مادی 140 بۆیە کارەکەی بۆی کە لیژنەکە بە تەواوی کامل بکرێت و لە دوای ئەوە زەوی کشت و کاڵەکانیش لیژنەیەکەی پێڵێن لیژنەی ئومەمی کە پێکاتەکانی کەرکووک تیا بەشدارن لەسەر بابەتی زەویەکان دوایین جار ئیتیفاقمان کرد کە قەرەببووەکە بکرێتە بنەما بۆ کەسانی کە زەرمەند دەبن لە گەڕانەوەی زەوی کشت و کاڵەکان کەوە
فقرەیەک بوو ئێمە 2 ساڵ پێوەی مەشغوڵ بووین بڕیار درا ئەو بابەتی قەرە بووە لەگەڵ خۆمان وەکو وەفدەکە بچین لای سەرۆک وەزیران ڕێکەوتن بکرێت لەسەر ئەو قەرەبووە چۆن دەدرێت و لە چ پارەیەک دەدرێت وا ڕێکەوتن کرا کە بۆ هەر بەرمیلێک دۆلارێکی دابنرێت بۆ قەرەبووکردنەوەی جوتیارەکان ئەوانەی کە زەرمەند دەبن لە بڕیارەکە ئەمە کۆی ئەو بابەتانەیە کە لەسەر کەرکووک کراوە لەبارەی بارگاکان بڕیار درا لیژنەیەک دروستکرا پێش تقریباً 15 ڕۆژ لەلایەن سەرۆک وەزیران و ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو کە ئەرکی گەڕانەوەی بارگاکانە بێ بۆ حزبە سیاسەکان کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە دەستیان بەسەرای گیراوە چاوانی حەشتی تایە یاخود هێزە سەربازەکانی تایە ئەو لیژنە جەست بە کارەکانی خۆیەکە و کارەکان بۆی بارگاکان چۆڵ سیاسەکان بکرێت ئەمانە و پرسانن کە وا لەلایەکی ترەوە بڕیار درا کە ئیتیفاقی سنجار تەفعیل بکرێتەوە چۆن لە وەرەقەی سیاسەکەیە هەیە وە کردەیەش حکوومەت هەنگاو بنێ بۆی کە ئیتیفاقەکە دوای دێنە سەر کە بۆ ناوچەکەی سنجار و ڕێکەوتنی لە نێوان هەرێمی کوردستان و هەروە حکوومەتی عێراق سەبارەت بە پارێزگاری کەرکووک لە ماوەی ڕابردوو سەرۆک وەزیرانی عێراق نووسراوێکی ئاراستەی پەرلەمان کردو بوو بۆ ئەوەی تەقیمی پارێزگارەکان بکرێتن تەقیمی پەرلەمانتاران بۆ ئێوە هاتووتەوە لەسەر پارێزگارەکان تایبەت ئی کەرکووک طبعاً سەرۆک وەزیران بڕیاریدا کە کۆمەڵێک پارێزگار لا بدا لادانەکانیشیان لەسەر بنەما بێ بنەماکانەوەی تەقیمی پەرلەمانتارەکانی ئەو شارە چکە ئەنجومەنی پارێزگاکان نەماون هی دووەم دیوانی ڕقابەی مالیە بۆ بابەتە و ئەو لیژنە وزارەی کە پێکێنراوە ئەمانە دێن و تەختیتیش بۆی کە ئەو مەشاریعانەی لە زمانی ئەو مەحافەزەیە چ بە باشی چ بەوەی کە کەم تەرخەمی تیاکە لەگەڵ دەستگای نەزا هەیە ئەمانە کۆمەڵی مؤسسەن تەقیمی و مەحافەزاناکەن سەرۆک وەزیران لەسەر ئەساسی ئەوە بڕیار لەسەردا لێتان ناشارمەوە لەگەڵ پەرلەمانتارانی کەرکووک قسەم کردووە بەدەلەوەی من جێگری سەرۆکی پەرلەمانم بەڵام وەکو پەرلەمانتارێکی کەرکووک لەگەڵ پەرلەمانتارانی کەرکووک قسەم کرد کە زۆرینەیان پیان وایان پارێزگارە نەیتوانیوە بە باشی ئەدای خۆی جێبەجێ بکەوە تێوە گلاوە لە کۆمەڵێک لە گەندەڵی و لە کۆمەڵێک بابەتی تریش ئەمەشمان لەگەڵ مەرجەعی سیاسی پارێزگار باسکردنەمان شاردوێتەوە بۆ ئەم بابەتە ئێمە کۆی ئەو پەرلەمانتارانەی لەو پارێزگارانن کە شمل ئەکرێ بەوەی کە تەقیم بکرێن لە هەفتی مانگ تەقیمەکانیان وەرەگرین وەکو پەرلەمان و تەقیمەکانی ئەوان بە شێوەیەکی فەرمی ڕەوانەی سەرۆک وەزیران دەکرێ کۆی تەقیمی ئەندامان پەرلەمان بە هەند وەرەگیرێ دوجاریش تەقیمی دیوانی ڕقابەی مالی کە ئەویش سەر بە پەرلەمانە لەگەڵ ئەو مؤسساتەکان چی دەبێتە هۆی ئەوەی کە لا بدرێتن لە پارێزگاری وەک باسم کرد زۆرینەی پەرلەمانتارانی کەرکووک 50 لەگەڵ خراپی ئەوەیە کە ئەم محافزە نەیتوانێت دای خۆی بە باشی جێبەجێ بکەوە تەقیمەکەشیان بە فەرمی حوتی بانگ دەگاتە پەرلەمان تەقیمی ئەو پەرلەمانتارانە و دەمینێتەوە تەقیمی دیوانی ڕقابەی مالی و نەزاهەش و کۆمەڵە مەلەفی لێش هەیە دەبێت کۆی ئەو تەقیمانە بە ئاراستەی گۆڕینی ئەو کەسبێک ئێسا پارێزگاری کەرکووکە تەبعاً ئەمە بۆ مووسڵ و بۆ تکریت و دیالە و بابل و ئەو پارێزگانەی تریش کە بڕیاری لەسەردراوە بگۆڕدرێن لەسەر ئەو بناغەیە ئەمە پەیڕەو دەکرێت زۆر باشە جگە لە پەرلەمانتارانی کورد پەرلەمانتارانی عەرەب و تورکمانیش ینی تەقیمەکەیان بە باشی نووسیوە لە بەرژەوەندی ڕاکانجبوریان نووسیوە چۆنە تەقیمەکانی وان ئەوانیش پەرلەمانتار هەیە کە لە بەرژەوەندی نووسیوەتی و هەیشە لە دشی نووسیوەتی هەیە بەرژەوەندی شخصی لەگەڵ ڕاکان هەیە پرۆژەی وەرگردووە یاشتی ترەوە زیاتر پەیوەستە بەخۆیەوە بەڵام هەیە بەڵێ لە دەرەوەی پێکاتەی کورد لە پێکاتەکانی تریش تەقیمەکەی باش نییە لە چوارچێوەی پێکینانی حکوومەتی تازای عێراق دووجار شاندی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کردووە چارەنووسی ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغدا بەکوێ گەیشتووە ئەمەلێک هەیە هیوایەک هەیە
کە لەم ساڵەدا یعنی ساڵی 2023 مەبەستم ئەوەیە بگەنە ڕێکەوتن ئیتر ئەم کێشانە نەمێنن. طبعا ئەگەر تەمەشای ڕێکەوتنەکەی نێوان هەرێم و بەغدا بکەیت کۆمەڵە ڕەهەندی هەیە، بەشێکیان سیاسین، بەشێکیان ئابوورین، بەشێکیان ئەمنین، ئەمانە بۆ هەر یەکەیەکی دەبێ لیژنێک پێک بهێنرێ بۆ ئەوەی کە متابعی بکە. لایەنە سیاسەکەی ئەوەیە کە هەڵبژاردن لە ماوەی ساڵێکە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام بدرێت. بۆ ئەوەش دوو کۆبوونەوەی لایەنە سیاسەکان کراوە لە ماوەی هەفتەی ڕابردوو. نوێنەری حزب و لایەنە سیاسەکان بەشدار بوون لەسەر ئەوەی کە چۆن ئەو یاسایە هەموار بکرێتەوە بە چ شێوەیەک بێت تەوەجوهی لایەنە سیاسەکان بۆ هەڵبژاردنەکان لەسەر چ بنەمایەک بێت. ئەمە کاری بۆ کراوە، دوو کۆبنەوە کراوە پێش چەند ڕۆژێک کۆبنەوەی دووەمی حزب و لایەنە سیاسەکان لە بەغدا ئەنجام درا. نوێنەری حزبەکانی هەرێمی کوردستانیش تیا بەشدار بوون. ئەمە لایەنێکی سیاسی هەڵبژاردننی پێشوەختە. لایەنی دووەم گەڕانەوەی بارەگای حزب و لایەنە سیاسەکانە و ئەنجامدانی کاری سیاسیە بە شێوەیەکی ئاسایی لە تەواوی عێراق لە ناوی شیاندا ناوچەکانی دەرەوە هەرێمی کوردستان بۆش لیژنەیەک دروستکراوە بۆی کە بارەگاکان بگەڕێنرێتەوە و هیچ بەربەستێک لە بەردەم کادر و ئەندام و لایەنگراکانی حزب و لایەنە سیاسەکان لەو ناوچانە نێتە پێش. لایەنی ئامنی هەیە کە ئەویش دروستکردنی لیوای بیستی هاوبەشە. ئەمە دانێکیان بۆ فەراغ ئەمنیی لە بینی هەرێم و هێزەکانی هەرێمی کوردستان و بەغدا هەیە بۆی کە جوولەکانی داعش بەرتەسک بکەنەوە. لایەنی دووەمی ئەمنی دروستکردنی هێزێکە بۆ ناو شاری کەرکووک لە پێکاتەکانی شار بۆی کە ئەوان ئەرکی ئەمنیەتی ناو شاری کەرکووک بگرنە ئەستۆ. بۆ ئەوەش دەبێ فەرمانی سەرۆکوەزیران دەربچێت لە چوارچێوەی هێزەکانی وەزارەتی ناوخۆ فەرمانی دروستکردنی فەوژەکانی تەواری بدرێ. ئەمە هەر لە لایەنی ئەمنیش بابەتی سنجارمان هەیە. بۆ سنجاریش لە مەوزعی شنگالە بڕیاری دروستکردنی 2500 پۆلیسمان هەیە وەکو جێگرەوەی هێزەکانی ئەوان کە پێش تەخسیساتشی بۆ دانراوە بەڵام دەست بەکار نەبوونەوە. هێزە دەبێت دەست بەکار بێ بۆی بێتە جێگرەوەی هێزەکانی تر کە هێزی ئەوێنین لە سنجارە بۆی ئارامی و سەقامگیری بپارێزن و خەڵکەکەی بگەڕێتەوە. لایەنی ئابووریشی مەلەفی موازنە و بابەتی نەوتە کاچنە خانەی مەلەفی اقتصادیەوە. لەو بابەتە سەرۆکوەزیران بڕیاری دابوو کە ئەو هەردوو پرۆژە یاسای موازنەی 23 لەگەڵ پرۆژە یاسای نەوت و گاز پێکەوە بنێردرێتە پەرلەمان بە ئیتیفاقی نێوان هەردوو لایەن، حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی. چکامە لە وەرەقی سیاسەکەی هاتووە ئەم دوو پرۆژە یاسا لەگەڵ مجلسی ئیتیحاد ئەمانە بە تەوافق دێنە پەرلەمان. بۆیە چاوەڕێ دەکەین ئێمە لە مانگ یەک ئەم دوو پرۆژەی بێتە پەرلەمان بۆی پەرلەمان تەحویلی لیجانی معنی بکات. بابەتی بودجە بۆ لیژنەی مالیە و بابەتی نەوتوگازی بۆ لیژنەی نەوتوگاز. کارنامەیەکی دەوڵەمەندە وەکو خۆشت ئێستا باست کرد، ینی ڕێزبەندیت کرد کە ئەمانە هەمووی جێگەی دڵخۆشین ئەم بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی هەرێمی کوردستان و ینی بۆ حکوومەتی عێراقیش. بەڵام خۆ پێشووتریش لە حکوومەتەکانی پێشووتریش بڕیار دراون، ڕێککەوتن کراون، واژوو کراون، بەڵام هیچیان جێبەجێ نەکراون لە ئەرزی واقع. یعنی چ گەرنتیەک هەیە کە حکوومەتی محەممەد شیاع ئەلسوودانی بتوانێتن ئەم خاڵانە بکاتە ئەمری واقع؟ طبعا لە دوایین کۆبوونەوەی من و بەڕێز سوودانی کە پێش 2 هەفتە بوو لە بەغدا ئەو بابەتە باس کرا. دەبێت سەرۆکوەزیرانی عێراق جەریئانەتر لە ڕابردوو کێشەکانی عێراق بەپێی دەستور جێبەجێ بکە. بۆ لەبەرەوەی ئەم جارە جیاوازە لە متمانەدان بە حکوومەتەکەی بەڕێز سوودانی وەرەقەی سیاسی پەرلەمانتاران دەنگیان لەسەردا. ینی ئەو ڕۆژەی کە دەنگ بە متمانە بە کابینەکە درا، دەنگ لەسەر وەرەقەی سیاسەکەش درا لە پار منهاجنە. ینی ئێستا دەنگ لەسەر حکوومەت درا، لەسەر منهاجی وەزاری درا، لەسەر وەرەقەی سیاسەکەش درا. ینی وەرەقەی سیاسی زۆر جار ڕێکەوتنی لەسەر کراوە بەڵام پەرلەمانتاران ڕخنیان لێگرت و دەنگی لە پەرلەمان لەسەر نادرا. ئەمجار لە پەرلەمانیش دەنگی لەسەر دراوە کەواتە سەرۆکوەزیران دەستکراوەیە دەتوانێت بۆ جێبەجێکردنی هەموو ئەم پرسانە نەگەڕێتەوە بۆ پەرلەمان ڕاستەخۆ دەست پێ بکەوە. هەنگاوی ناوە چاوەڕێەکەی بزانە هەنگاوەکانی بەرەو کوێگە باشە کاک شاخەوان و دامی هێز و لایەنە سیاسیەکان شێ خۆی بەشێکە لە ئیتار پارتیەکێتیش بەشێکە لە هەنگاوی ناوە وەکو بەڕێزت دەڵێ، بەڵام قودرەتی
جێبەجێکردنی هەیە بۆ نمونە لە ماوەی ڕابردوو لە کوبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیران بڕیاریدا کە 400 ملیاری بەشی هەرێمی کوردستان بنێدرێتن کەچی وەزیرێک ڕێگرە لە ناردنی ئەم 400 ملیارە یعنی قدرەتی جێبەجێکردنی بڕیارەکانی خۆی هەیە کە دەیداتن دەزانی لەبارەی 400 ملیارەکە و باسی لەوە کرد کە خەڵکەرچی ئەڵێ و پێی وایە کە ئەمە بڕیارێکە و دراوە و ئەگەر تەمەشای دەستخەتی خۆی بکەن سەرۆک وەزیران کاتێک کە بڕیاری سەرفکردنی پارەکەی داوە ئاماژەی بە وەرەقەی سیاسیەکە داوە ئاماژەشی بە پەرلەمان داوە بۆیە ئەوە مافێکە مافێکی دەستوریە منەتێک نییە و ناکرێ وەزیرێکیش بەربەست لە کاتی کردنەوەی پەرلەمانە دەستپێکردنەوەی پەرلەمان هەر وەزیرێک بربەست دروستکە بۆ ئەو وەرەقە سیاسی ئێمە بانگهێشتی دەکەین و ڕێگەی پێنادەین و هەندێک وەزیر هەیە جا لەم بابەتە یعنی بۆتە مایەی بربەست و ئەوەندە ڕۆتینیات بەکاردێنێ پرۆژەکانش لە عێراق جێبەجێ ناکرێ ینی پرۆژەیە کە بڕیار لەسەر لە قەزایەک لە ناحەیەک ئەنجام بدرێ بەهۆی ڕۆتینیاتی وەزیرێکەوە 5-6 مانگی پێچێ و فریا ناکەوێت لە زمانی ئەو بودجەی کە بۆی تەرخان کراوە سەرف بکرێ بۆیە ئەمە مماتەڵەیە و ماتەڵەش بابەتێکە مە ڕێگەی پێنادەین بەڵام پێم وایە ئەو بابەتە یەکلایی بووەتەوە یەکلایی بوویتەوە کەچی ئەگەر بە کورتی پێم بڵێ هوکار چییە نانێدرێتن عێراق پارەی نییە تەبەن پارەی ئەوان بە حکمیەوەی کە گوایە سەرقاڵی هەندێک ئیشی ئیدارین و ئەو ئیعدادکردنی موازنەن و ناردنی بۆ پەرلەمان بە فەرمی وەزیری دارایی ئەوەی ڕانەگەیاندوە کە بڵێ من لەگەڵی نیم تەنها مماتەڵەکەیە بۆ ئەوەی کە ئەو ماتەڵەش نەمێنێ هەم سەرۆک وەزیران هەم کەسانی معنی بۆ بابەتە لەسەر خەتن بۆی کە زوو ئەو بڕەپارەیە بخرێتە سەر حسابی بە فەرمی ڕانەگەیەنراوە وەزیری دارایی بە پێی معلوماتەکانی تو زانیارەکانی تو هوکار چییە هوکارەکە وەزیری داراییە هوکارەکە ئەگەر ئەوە بێ ئەگەر بوو ئەو دەنگە نەشازانی کە دروست بوو ماوەیەک و دوایی ئێستا ئاسایی بووێتەوە دۆخەکە ڕەنگە هەندێک تاخیر بوو بێ گینا ئەو بڕیارە بڕیار لێ درا و بڕیارەکە جێبەجێکری زۆر باشە کاک شەخاوەن دەست خۆش بێتن ئەگەر بە کورتی وەڵام بدەیەوە ساڵی 2023 ساڵی جێبەجێکردنی بڕیارەکان دەبێتن ساڵی کوتای هاتنی توانەوەی ئەو بەستەڵەکانە دەبێت کە لە نێوان هەرێم و حکوومەتی عێراق هەیە بەس بە کورتی وەڵا ئومێدەوارم بەڕێ سوودانی و سەرکردایەتی سیاسی نوێ عێراقەوانەی کە ئێستا ئیدارەی دەوڵەتە دەن بە تایبەتی لایەنی ئیتار لەوە تێگەیشت بێتن ئیستیقراری سیاسی لە عێراق بەوەیە کە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان جێبەجێ بکرێت و دەنگێکی سیاسی دروست بێ هەر کات دەنگە دەنگ و کێشە لە نێوان هەرێم و بەغدا دروست بێ کێشە لە ناوبانگی عێراقی دەولی شەکات و عێراقیش ناتوانێت پرۆژەکانی خۆی جێبەجێ بکات بۆیە باشترین ڕێگە چارە ئەوەیە کە کێشەکان لەگەڵ هەرێم چارەسەر بکە بۆی خۆشگوزرانی بۆ تەواوی عێراق بگەڕێتەوە ئەمە مێژوویەکی درێژێر کاتە کێشەی لەگەڵ هەرێم هەبوو بێ حکوومەتێک لە دوایەکانی عێراق نەیانتوانیوە بۆ خۆشیان استیقراریان هەبێ و بتوانن خەدەمات پێشکەش بکەن ومێدەوارم ساڵی جێبەجێکردنی ڕێکەوتن نامەی تەحالفی ئیداری دەوڵەت بێت لەسەر ئەرزی واقع بیبینیوە لە ماوەیەکی نزیکە و ئەو کێشانە هەندە قورس نین ئەگەر دەسوود بکرێتە بنەما جێبەجێکردنیان زۆر ئاسانە بەڕێز شاخەوان عەبدوڵڵاه جێگیری سەرۆکی پەرلەمێنتوە عێراقی لە هەولێرت گەلمە بووی گەلێکی سوپاس کاک شاخەوان